بەڕێزان، ئێمەی مامۆستایانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک لە ساڵی 2023ەوە خزمەت بە منداڵانی شاری خۆمان دەکەین کە زیاتر لە 500 قوتابخانەمان ئاوەدان کردووەتەوە و بە پێی مادەی 4 دەستوری عێراق کە زمانی کوردی دووەم زمانی فەرمی لە عێراقە. هەروەها ئێمەی مامۆستایان و فەرمانبەرانی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک خەڵکی ڕەسەنی ئەم شارەین بە پێی ئاماری ساڵی 1950 تۆمار کراوین و فۆرمی خۆراک و پسولەی نیشتەجێبوونمان شاری کەرکووکە. بەڵام لەسەر وەزارەتی پەروەردەی هەرێم دامەزراوین و تەنسیوین لە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی لە کەرکووک. بۆیە بە مافی خۆمانی دەزانین کە میلاک و خزمەتەکەشمان بگوازرێتەوە سەر میلاکی شارەکەمان. بۆیە داواکارین وەک هاوڵاتیەکی عێراقی مامەڵەمان لەگەڵ بکرێت و وەک کێشەیەکی عێراقی تەماشای کێشەکانمان بکرێت، نەوەک کێشەیەکی سیاسی. چونکە ئێمەی مامۆستایان جگە لە پێگەیاندنی نەوەی داهاتوویش بە شێوەیەکی مەدەنیانە هیچ پەیوەندیەکمان نییە بە سیاست و کێشە ناوخۆیەکانی وڵاتەکەی خۆمانەوە. بۆیە لێرەوە داوا لە بەڕێستان دەکەین کە بە چاوی مرۆڤانە وەک عێراقیەک بڕوانن داواکاریەکانمان، بە چاوی هەستکردن و بەرپرسیارەتی چارەسەری ئەم کێشەیەمان بۆ بکەن.